ئەکرا کەسێکی تر بێ بەڵێ، ئەکرا محەممەد نەبێ بەڵێ، ئەکرا لە شوێنێکی تر بێ بەڵێ، بەڵام ئەو کاتەش هەمان پرسیار دوی ساندووبارا بۆ ئەم بیتاقەیە بۆ ئەو دەرچوو بۆ کەسێکی تر دەرنەچوو، هەموو کەسێ حەقی خۆیەتی پرسیار لەمە یانسی بە بکە، بەڵام ئەمە یانسیبێک نییە بە هەڕەمەی و بە عەشوایی دەرچێ بۆ کەسێکە شایستە بێ یان شایستە نەبێ. ئەمە پەیامێکی خواییە، لەبەرەوە خەڵق قیاساتێکی هەیە بۆ خۆی، ئەڵێ بۆ ئەو پەیامە بۆ ئەو شتە داوە بۆ نەداوە بە من، بۆ لای ئەوە بۆ لای من نییە. نا ئەتوانین ئەم ئیشە گەورەترکەین بڵین بۆ ناو عەرەبایە، بۆ ناو کوردانە بوو، تورکی شەقی خۆیەتی بڵێ ئێمە گەورەترین، بۆ لا ئێمە بە ئەندونوسیەکان بڵێ ئێمە زۆرینین. ناکرا. ئەو کاتە ئەگەر ئەمە بینە دەست عەقڵیەتی خەڵک، ئەو کاتە هەریەکە و خۆی بە قیاسی خۆی حتا لە ناو عەرەبەکانیش ئەیانو چی؟ ئەیانو لەولا ئونزیل هذا القورآن على رجل من القريتين عظيم. ئەم پەیامە چاکە، ئەم پەیامە عەزیمە ئەگە بدرایە بە دوو پیاوی عەزیم وەکو عەمری کوڕی مەسعودی سەقەفی یاخود وەلیدی کوڕی مغیرە، ئەمیان لە تایف و ئەویان لە مەککە، چکە بۆ دوو پیاوی ناوداری دەوڵەمەنی شاعری لێهاتووی قسەزان بوون، دوو پیاوی دەرکەوتوو بوون، هەر بۆ خۆیان دەرکەوتوو بوون، کەوانە ئەوان تەسەووریان نەکرد ئەگە پیاوێ دەرکەوتوو نەبێ ئەم پەیامە ناشێ بووی. بەڵام ئەگەر ئەم دوو پیاوە دەرکەوتنایە پەیامیان بۆ بەهاتنایە و کاتە موسیبەتێکی دروستە بوو، یعنی کاکەم پیاوانە هەر بۆ خۆیان زەعامەتیان هەبوو، پشتیان هەبوو، داریان هەبوو خەڵکیان پێ بەڕێوا بێت، بۆ خۆیان دەستی شیعر و ئەدەبیات و سەرکردایەتیان هەبوو، حەزێکیان کرد هەنگاوێکی تر قۆناغێک در پێشکەون، دیسانەوە گەڕاینەوە ئەم نوقتە سفرە.